جیاوازی هەژار لەگەڵ دەوڵەمەند ئەوەیە دەوڵەمەندەکان یەک بیرۆکەی استراتیژی گەرینشان هەیە دەیانێت پارە بەدەست بێنن بۆ کە پارە دواتر ئیشان بۆکە قسێکی کوردیە ئەڵێت ئەگەر بتەوێت برادێک دۆستێک لە دەست بدەی پارەی بدەرێ ئیتر چەشە دروسە بێ لە بینی هەردوولا پارە لە 4-5 هزار ساڵ بەر لە ئێستا ئەتوانین بڵین هەر لە سەردەمی شارستانێتی ئەکەدیەکان ئاشووریەکان بابلیەکان سۆمەرەکان کلدانیەکان و فراعینەکان و فرعونەکان لە سەردەمی کۆندا ئەوانەی کە هەژارن ئەوانەی کە نەدارن ئەوانەی کە بڕی پارەکانیان دیاری کراوە مەقتوعە مانگانە مەسەلەن معاشێکیان هەیە موچێشیان هەیە وەریەگرن یان ڕۆژانە کارێکیان هەیە پیشەگەرن کارەکان ئەتوانیت بەهۆی پارەوە بەخەون و ئاماجەکانت بگەی و کاری زۆر گەورە شاکاری زۆر گەورە ئەنجام بدەیت. ساڵتان لەبێم کاتان باش بیدەر و بیسەرە خۆشەویستەکانی رادیۆ تەلەڤیزیۆنی سلێمانی خۆشحاڵم لە پرۆگرامی کە ئێوارەی سلێمانی هاتبەوە خزمەتی ئێوە ئێوارەی سلێمانیتان پێشکەش دەکەم بە سپۆنسەری هەویر دیداری فلۆرۆداین و هیوادارم کە لەم پرۆگرامە باس و بابەتێکی تایبەتتان پێشکەش بکەم. پارە یەکێکە لەو ئامڕازە گرنگانی لە ژیانی هەموماندا تایبەتمەندی خۆی هەیە و زۆربەی هەرە زۆریشمان هەمیشە کار دەکەین هەوڵ دەدەین بۆ ئەوەی کە ئێمە بتوانین پارێکی باشمان هەبێت بەڵام مەرج نییە هەمومان لەوە تێبگەین یاخۆ بزانین ئەو پارەیە بۆچی بەکاری دێنین و دەتوانین چی پێ بەدەست بهێنین و ئاگداری ئەو مەترسیە گەورەیەش نەبین کە خودی و پارەیە دەکرێت چیمان لێ بستێنێتەوە کە بەداخەوە زۆر جار زۆر کەس تا نەکەوێتە ئەو دۆخ و ڕووداوە ناخۆشانەوە بە ئاگان نایەتەوە پێشوەختە کاری لەسەر نەکرۆ یاخۆ بیری لێ نەکرێتەوە کە دەکرێت ئەو پارەیە چی لێ بسەنێتەوە تەنها سروشتی پارەوە هایە ئەوە دەبینین کە بیرمان لە لای ئەوە چیمان پێدەبەخشێت بۆ ئەم پرۆگرامە لەگەڵ میوانێکی زۆر تایبەت و بسپۆر لە بوارەکەیدا لەگەڵ زۆر بەڕێز کاکەمال داسان ڕاوێژکاری بازرگانین پرۆگرامەتان پێشکەش دەکەم سەبارەت بە پارە و زۆر پرسیاری ورد و تڕمان هەیە کە دڵنیام بیر و بۆچوونی ئێوەش ڕەنگە بگۆڕێت یاخود بە ئاگاتان بێنێتەوە لەسەر هەندێک لە ئەو تێڕوانیانەی هەتانە سەبارەت بە پارە کاکەمال زۆر بەخێر بێ زۆر خۆشحاڵم لێرەتان بینم. من خۆشحاڵترم زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە کە دروست بووە زۆر سپاس بۆ ئێوە ماندوو نەبن لە خۆی هەموو ئەو توانا و کارکردانی کە هەتانە ئێوە کوڕاوێژکاری بازرگانی کە زۆر جار دەتانبینین و دەبیستین لە لای بەڕێسانەوە هەم بە شێوەی گروپ و لە ڕێگەی ستافی تایبەتەوە هەمووکو خۆشتان کۆمەڵێکی زۆر لە بەرچاوڕوونیتان هەیە وەرکشۆپ و زانیاری بڵاو دەکەنەوە سەبارەت بە کاری بزنس و بە شوێکی گشتگیر فێرکردن یاخود بەرچاوڕوونی بۆ دروستکردنی پارە با بڵێن مەبەستمە لە پرۆگرامی ئەمڕۆماندا تایبەت لەسەر خودی پارە قسە بکەمەوە لە ئێوە بپرسم وەکو کەسێکی پسپۆر لە بوارەکەی خۆتاندا و بە تەواوی و ئەزمونەی هەتانە پێناسی پارە چییە سەرەتا ئەو پارەی کە ئێمە ڕۆژانە بەکاری دەهێنین ئەو کاغەزە هەمە چەشن و هەمە ڕنگ و هەمە دیزاینەی لە زۆربەی هەر زۆری وڵاتان هەیە وەریەکە و بەجۆرێ دەکرێت بپرسین چییە؟ پارە لە 4-5 هزار ساڵ بەر لە ئێستا ئەتوانین بڵین هەر لە سەردەمی شارستانێتی ئەکەدیەکان ئاشووریەکان بابلیەکان سۆمەرەکان کلدانیەکان و فراعینەکان و فرعونەکان لە سەردەمی کۆندا لەو سەردەمەوە تاکو و ئێستا پارە دروست بووە لەسەر چەندین جۆری کانزا بۆ مامەڵەی بازرگانی و بۆ ئاڵۆگۆڕی کاری بازرگانی لە نێوان خەڵکدا بە شێوازێکی گشتی دواتر بۆ یەکەم جار لە وڵاتی چین پارەی کاغەز دروست کرا ئەم پارەیە ئەوەیە کە ئێمە بەهامان پێبەخشیوە بۆی کە مامەڵە بازرگانەکانمان یان کڕین و فرۆشتەکانمان پرۆسی کڕین و فرۆشتن لە ژیانی ڕۆژانەی هەموو مرۆڤێک لەسەر ئاسی دنیا دەستەبەر و دابین ببێت و دروست ببێت بەو شێوازە. بەڵێ کاکەمال دەمێ بپرسم پارە ئامڕازە یاخود ئامانجە و ئەگەر هەر کامێک لەو دوانە بێ یاخود هەردووکی بێ بۆچی؟ ئەچیت ئەوەی کە من بزانم بە پێی ئەزمموی خۆم پارە هەردووشێتی هەم ئامڕازە هەم ئامانجە بۆ زۆر کەس و ئامڕازیشە بۆ هەموو کەسێک پارە ئامڕازە بۆ هەموو فردێک هەموو کەسێک لەسەر ئاسی دنیا بەڵام ئامانجە بۆ زۆر کەس باشە لەبەرەوەی
زۆر کەس بە درێژایی تەمەنیان تێکۆشن ئیشەکەن هەوڵەیەن بووی کە بگەن بە ئامانجێک بگەن بە مەرامێک دەزانن بەشێکی زۆر لە ئامانجەکانیان لە خەونەکانیان بەهۆی هەبوونی پارەوە دەستە بەر و فەراهەم دەبێت زۆر کەسیش فکری گەورەی هەیە بیرۆکەی گەورەی هەیە پرۆژەی گەورەی هەیە دەزانێت بە هەبوونی پارە دەتوانێت پرۆژەکانی لە ئایندەیە دەستەبەر و دابین کات و پێی بگا بۆیە بە درێژایی تەمەنی کاری بۆ کات هەوڵێکی جددی بۆ یاد بۆی کە بگا بەو لیڤڵە بۆ ئامانجێکە خۆی بەلایەوە گرنگە ئامرازێکیشە وەسیلەیە کە ئێمە هەموو ڕۆژێک هەموو تاشێکی کۆمەڵگا لەسەر ئاستی هەموو جیهان ڕۆژانە پارە بەکار دەهێنێ و ئێستش پارەی ئەلکترۆنیمان هەیە دراوێکی وەکو ماستەرکات و ئەوانە کە بەکار دێت لە زۆربەی وڵاتانی پێشکەوتوو لە ژاپۆن و لە چین و لە ئەمریکا لە کەنەدا لە وڵاتانی ئەوروپا و زۆربەی شوێنەکانی تر پارە هۆکارێکی گرنگە بۆ ئەوەی کە ئێمە کاری ڕۆژانی خۆمانی پێ ئەنجام بدەین و ئامڕازێکی گرنگ و پێویستە بۆ ژیانی یەک بەهێشی مرۆڤایەتی بەڵێ پارە جاران زۆر دەوترا کە لەبری پارە ئەڵتون لە بانکەکان دانراوە چنددە چەند بیرۆکەیە ساڵانێکی زۆرە گۆڕاوە واتە مەبەستم لە هێز و توانای پارەکەیە کە وڵاتان لە نێوان یەکدا ئەو توانای خۆیان دەردەخەنەوە هەمیشەش دەبینین ئێمە ڕۆژانە لە ڕوبەڕووی ئەو بەرز و نزمی دراوەکان دەبینەوە لە نێوان وڵاتەکاندا و دراوی ئێمە بەرزترە دراوی ئەوان نزمترە پێچەوانەکەی کە زۆر جار ئەمە کاریگەریت ڕاستەوە خۆ دروستەکە لەسەر ژیانی تاک ئەوەی دەمەوێت بپرسم بۆ خەڵکی ئاسایی کە کەسێکگە لەسەر شەقامە کارەکە کە پارە بۆ ئەو زۆر گرنگە کەسێک کە بازرگانی گەورەکە لە نێوان وڵاتەکانە بەدراوە جیاوازەکان لە یەک کاتدا ئەو نرخاندنی پارەیە و ئەو قیمەتە مالیەی کە هەیەی لە ئەمڕۆدا چۆن کەسێک ئاسایی دەتوانێت لی تێبگا و لی بڕوانێتە بتوانێت کارەکانی خۆی بە ئاسانی پێ هاوسەنگ کات و بەڕێوە بەرێ هەموو ئەو پارانی کە باسمان کرد کە لە سەرەتایە دروست بووە لە جۆری کانزاکان تەنها دراوی سکەی ئاڵتون نەبێت کە بەهادار و بە قیمەتە لە حقیقەتدا بەڵێ ئەجینا و پارانی کە ئێستا کە کاغەزە دروست دەکرێت ئەوانە بەهای پێدەبەخشرێت بەپێی ڕەسید بەپێی هەبوون بەپێی باری ئابووری و اقتصادی وڵاتێک تا چ ئاستێک وڵاتێکی سەرکەوتووە لە بواری پیشەسازی و هەناردەیە لە بواری کشت و کاڵیە لە بواری نەوتە ئەمە هاوسەنجی دروستە بێت واتە کاتێک بەهای دۆلاری ئەمریکی کە لە زۆر دراوی تر بەرزترە هۆکاری ئەوەیە کە وڵاتی ئەمریکا ئابووریکی بەهێزی هەیە اقتصادێکی بەهێزی هەیە نەختینەیەکی بەهێزی هەیە و پاشەکەوتێکی زۆری هەیە باشە بەڵام وڵاتێکی تر هەندێک وڵات لە سەر ئاسی دنیا وڵاتە ئەفریقیەکان ئەکو بڵین جنوبی ئەفریقا یان هەندێک وەکو وڵاتی سۆماڵ و سۆدان و ئەوانە کە باری ئابووریان زۆر خراپە لە ئاسێکی زۆر نزمدان زۆربەی وڵاتەکان ئەوانەی کە جەنجی تایە کارەساتی تایە کێشەی تایە بەهای پارەکەیان دێتە خوارەوە دابەزێ خاستن وڵاتانی کە گرفت و کێشەیان هەیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە ئەتێکە حەساری اقتصادیان ئابلۆقی ئابووریان بۆ دروستە بێت لە لایەنی وڵاتە زلهێزەکانی دنیا وەکو بەریتانیا بە تایبەتی ئەمریکا هێواش بەهای پارەکەیان دێتە خوارەوە ئەو ڕەسیدەی جارانی نابێت هەندێک پارە هەیە وەکو یەنی ژاپۆنی وەکو پاوەنی بەریتانی وەکو دۆلاری ئەمریکی زۆر بە ئاسانی بەهای خۆی لەدەست نادا بۆیە ئەوان گرنگجی پێدەن ئەم بەهایە وەکو خۆی بپارێزن بیهێڵنەوە لە لیڤڵەشی بەرزدا ژەرخانێکی بەهێزی هەیە کە بە ئاسانی و ژەرخانە ناچێت دەبێت پرسیاری ئەو بکەم پارە بۆ ئەوانەی کە دەوڵەمەندن چی دەگەێنێت ئێمە دەزانین نەمیشە یان زۆرینەی کاتەکان بە هەبوونی پارە کەسێک زۆرینەی کاتەکان وهایە بە هەبوونی پارە دەوڵەمەند دەبێت یاخود کەسێکی هەژار دەستنیشان دەکرێت تەنان خودی ئەوانەی کە مڵک و ماڵیشیان هەیە هەر بە بەراوردکردن و بە نرخاندنی مڵک و باڵەکەیان ئێمە دەتوانین دیاری بکەین کە یان تێبگەین ئەم کەسە دەوڵەمەندە بۆیە پارە بۆ کەسانی دەوڵەمەند چ جیاوازیەکی هەیە لەگەڵ ئەوەی کە کەسێک کە خۆی پارەشی هەیە بەڵام وەک وتمان ژەرخانێکی نییە یاخود بە دەوڵەمەند داناندرێت
ئەوانەی کە هەژارن، ئەوانەی کە نەدارن، ئەوانەی کە بڕی پارەکانیان دیاری کراوە مەقتوعە مانگانە مەسەلەن معاشێکیان هەیە، موچێشیان هەیە وەریەگرن، یان ڕۆژانە کارێکیان هەیە، پیشەگەرن کارەکەن. ئەوانەی کە لە لیڤڵەشی نزمدان بە بەردەوامی کار بۆ پارەکەن، بۆ پەیداکردنی پارە، ئیش بۆ پارەکەن. جیاوازی هەژار لەگەڵ دەوڵەمەند ئەوەیە دەوڵەمەندەکان یەک بیرۆکەی استراتیژی گرنگیان هەیە، دەیانێت پارە بەدەست بێنن بۆ کە پارە دواتر ئیشیان بۆ بکە. پارە ئیش بۆ دەوڵەمەندەکان دەکات، بەڵام هەژارەکان ئیش بۆ پارە دەکەن. ئەمە دوو معادلەی زۆر جیاوازە. دەوڵەمەندەکان ئەوانی کە سەرمایەدارن، ئەوانی کە ڕەسمالی بەهێزیان هەیە، بزنسمانی گەورن لەسەر ئاسی دنیا، کاتێ وەبەرهێنانەکەن پرۆژێکی گەورە ئەنجامێن و دروستیەکان دەبن بە خاونی سەرمایەشی گەورە، پارەکەیان دەبێتە هۆکارێکی گرنگ بۆ پەیداکردنی دەهێندە زیاتر پارێکیان بەدەست دێت لە ڕێگەی پارەکانیانەوە، چکە پارە با بڵین ماگنێتە مۆگناتیسە. ئەگەر مامەڵێکی تەندروستی لەگەڵا بکەیت و بتەوێت چەند سەرچاوێکی داهاتی مادی بۆ خۆ دروستکەی، کۆمەڵی پرۆژەت هەبێ، هەر پرۆژەیەک دەبێتە سەرچاوێکی داهاتی مادی بۆ پارانی کە هەتا پارەکانی ترێت بۆ دێتە بەردەست و بەردەوام لە زیادکردن و زاوزێدایە. واتە دەوڵەمەند پارەکانی دەخاتە پرۆژەی سوود بەخشەوە کە ببێ بە دەهێندە، ببێ بە 100 ئەوەندە زیاد بکە. بەڵام هەژار پارەی دەست ئەکەوێت کۆیە کاتەوە بۆی کە لە دەستی نەیات، بۆی کە بیپارێزێت. جیاوازیشی زۆر هەیە لە نێوان بیرۆکەی هەردوولادا. هەرەوە وەڵامی ئەوەشمان دەداتەوە لە باو باپیران ماوتیانە پارە چێ بۆ لای پارە، ئەوەی پارەی پێەیە دەزانێت بۆچی پارە پەیدا دەکاتەوە. دەمێت پرسیارکەم دەربارەی قرز. قرزدان ئایا بە هەدەردانە یان بەخشینە و ئەگەر دەوڵەمەند بێ یاخود هەژار بێت؟ قرز دوو لایەنی هەیە، پۆزیتیڤ و نێگەتیڤ، هەم باشە هەم خراپە. قسێکی کوردیە ئەڵێت ئەگەر بتەوێت برادێک دۆستێک لە دەست بدەی پارەی بدەرێ ئیتر چەشە دروستە بێ لە بینی هەردوولا. بەڵام ئەمڕۆ چەندین بانکی گەورە هەیە لەسەر ئاسی دنیا قەرز دەدا بە هاوڵاتیان بۆ کار و پێداویستەکانی ڕۆژانەی خۆیان یان بۆ دروستکردنی پرۆژەی بچووک، سمال بزنس. بەڵام قەرزەکەت دەیاتێ بەو سیستمەی کە زەمان و گەرانتی لێ وەرەگرێ، واتە قەرزت پێ بەخشێ بە پێی تەڵەب و داواکارەکانی خۆت، لە مقابلی ئەوەدا کۆمەڵی ڕێکاری یاسایی هەیە ئەگرێتە بەر بۆی کە زامنی پارەکەی خۆی بکات لە سات و کاتی خۆیان بە سیستمیشی ئەقسات پارەکانی خۆی وەربگرێتەوە. بەو شێوازە قەرزەکەت پێ ئەبەخشێت تۆ کارەکانی خۆت ئەنجامەیە، دوای ئەویش سوودی خاتە سەر بە ڕێژەی لە 10 تا 15 تا زیاتر لە جێگایك بۆ جێگاشی کە لە بانکێک بۆ بانکیش کە ئەگۆڕێ ئەو ئیسفادەی مادیە کات و ئەم زیادەیە خاتە سەر. بابەتی حەڵاڵ و حرامی بۆ ئەم بابەتە ئەمە پەیوەندی بە خودی منەوە نییە، بە خودی منەوە نییە تا ئەمە چ حەدێ حەڵاڵە یا حرامە، چونکە کەسانێکی زۆر هەیە لە کوردستانی خۆشمان بەردەوام قەرز ڕاکێشێ، قەرز وەرئەگرێت و کاری پێ ئەنجامەیە. بەڵام قەرز پێدان بە کەسێک کاتێکە نەدارە و کە هەژارە، تۆ مەسەڵەن وەزعی مادیت باشە، تۆ 500,000 دینارە لە جیرفانایە، دۆستێک ئاشنایە پێویستی بە پارە هەیە، 100,000 دیناری پێ ئەدەی بۆ ئەوەی کە ئەو گرفتەکانی چارە سەرکات و بۆشایەکانی پڕکاتەوە و ئەوانەی کە پێویستی پێچی بیکڕێ. ئەمە کارێکی زۆر گرنگە کە تۆیکەی هەم کارێکی ئینسانی و مرۆڤ دۆستیە، هەم کارێکی هاوکاریە، و دواتریش کاتێککە ئەم 100,000ەکەی لە تۆ وەرگرتووە یا 150,000 لە تۆ وەرگرتووە پێداویستەکانی خۆی پێ پڕکاتەوە، ئەگەر مەوعیدەکە مانجێک بێت تۆ بتوانی هاوکاری بی، ئەزانی باری دارایی ئەم کەسە خراپە، دەستکەوت و داهاتی خراپە، مدەتەکەی بۆ درێژکەیتەوە بۆ 2 مانگ بۆ 3 مانگ، تاکو لە کاتێکی گونجاوە پارەکەی دێتە بەردەست و بۆت بگەڕێنەوە بیزداکێت و متمانە لە بینی هەردوولا دروست بێ.
بەڵام کاتێکە پارەکەی بۆ گەڕاندیتەوە لەوانەیە لە کاتێکە پارەکەت بۆ بگەڕێنەوە کە خۆت پێویست بە پارە هەبێ واتە ئەڵێ قەرز دوو ماڵ ئاوەدانە کاتەوە یەکەم جار تۆ ماڵی ئەو ئاوەدانەکەیتەوە کە قەرزەکەی پێ دەبەخشی و پارەکەت تەسلیم کردووە و کارەکانی خۆی پێ ئەنجام داوە لە کاتێکی شەکە بۆت ئەگەڕێتەوە تۆ دیسانە ئەو پارەیەک وایە دەست کەوتی بێ لە ئاسمانەوە بۆ تۆ باری بێ پارەیە کە چێژی لێ وەرەگری واتە تۆ بە دوو شێوە سوودت وەرگرتووە هەم ویژدانی خۆتت ئاسوودە کردووە هەم کارێکی مرۆڤ دۆستی و خێرخوازی و ئینسانەتت جێبەجێ کردووە هەم هاوکاریت کەسێکت کردووە هەم پارەکەشت بۆ گەڕاوەتەوە خۆشەویستی متمانە دۆستایەتی و برایەتی دروسە بێ بەڵام بەو شێوازەی کە تۆ ئەو کەسی کە پارەکەی لە تۆ داوا کردووە متمانەی گەورەی پێ بکەی کە بزانی پارەکەت بۆ ئەگەڕێنێتەوە وەگەر پارەکەش پارێکی جزئی و کەم بوو هەر زانیت پێی نییە بداتەوە بە هیچ جۆرێک بۆ تۆش زۆر محتاجی ئەو پارەیە نەبی لەوە جوانترمان هەیە لەوە باشترمان هەیە چەند خۆشە پێی بڵێ من 100,000 دینارم لای تۆیە 100 دلار 200 دلارم لای تۆیە ئەوە سێ مانگە تۆ نەتوانیوە بمدەیتەوە ئەزانم باری دارایی و ئابۆریت خراپە بەڵام من لە بە خاتری خوای گەورە تۆ ئەبەخشم گردن ئازابێ ئەمە با بێ بە دیاریشی بچوشی من بۆ جەنابەت ئاساییە ئەوە زۆر جوانە کاکەمال ئەمە قەرزدان بۆ با بڵێن لە ڕووە ئینسانیەکە و لە ئاستێکی دارایی بچووک و مامناوەندەکان لەمەی تێگەیشتین و بە دڵنیایی و کارێکی مرۆڤ دۆستانەیە و تا ڕادەی بەخشین زۆر زۆر گەورەیە بەڵام دەبێت پرسیار بکەم قەرز لە ئاستی بانکە گەورەکان و بازرگانیە گەورەکان و لە تەنان لە ئاستی نێوان وڵاتە زلهێزەکانیش کە دەبینین و وڵات لە نێوان وڵاتاندا قەرز لە یەکتر دەکەن لەو نێوەندەدا دەمێ وەڵامی ئەوە وەربگرم قەرزدەر قازانجیەتی زیاتر یاخود ئەوەی قەرز وەردەگرێت بەڵام وەڵامەکەی لە دوای ئەو چانە دەبێ وەربگرم و چانێکی کورتمان دەبێت لەگەڵ سپۆنسەری پرۆگرامەکەمان کە ئەم پرۆگرامە بە سپۆنسەری هەویردیدانی فلۆرۆداین پێشکەش دەکرێت دوای ئەو چانە کورتە دێمەوە خزمەتتان ئەم بەرنامەیە بە سپۆنسەری هەویری ددانی فلۆرۆداین پێشکەش دەکرێت گەڕامۆلاتان لەگەڵ زۆر بەڕێز کەمال داسان بەڕێزیانکە ڕاوێژکاری بازرگانین پێش وچانەکە پرسیارێکم هەبوو سەبارەت بە قەرز لە نێوان بانکە گەورەکان و کەسە بەتواناکان کە بۆ پێویستی ڕۆژانە و پێویستیکی دیاریکراو نییە یان قەرزێک دەکەن توانایەکی هەردوو لا توانایکی ئابووری گەورەی هەیە ئەوەی قەرزەدا قازانج زیاتر دەکات یا خودۆی قەرز وەردەکات هەردوو لایەن سوود وەرەگرن بە جۆرە لە جۆرەکان بەڵام بەڕای من ئەو کەسی کە قەرزەکە ئەدا بە گەرانتی قەرزەکانی وەردەگرێتەوە لە کات و زەمانی خۆیدا زیاتر سوود وەرەگرێ چونکە ئەو کەسی کە پارە ئەبەخشێ پارە ئەدا هێزی زیاترە توانای زیاترە بۆ یەک ئەو کەسی کە وەری دەگرێت ئەچێتە ژێر کاریگەری کەسی بەرامبەرەوە ئەو کەسی کە پارەکەت دەبەخشێ پارەکەت دەدا بە تۆ ئەو کەسە زیاتر سوود وەرئەگرێت بەڵام بەو سیستەمەی کە خۆی پێی باشە کە پارەکەی بە زەمان لە سات و کاتی خۆیان وەربگرێتەوە و ئەشکرێت کەسی کە قەرز وەرگرە وەری گرتووە بە شێوازێکی عاقلانە پلانێکی بۆ داڕێژێ و ئەیخاتە پرۆژێکی باش یا کارەکانی خۆی زۆر بە چاشی پێ ئەنجامایە و پارەکانی بەهەدەر نایە و سوودی لێ وەرگرتووە قازانجێکی باشی لێ کردو بۆ هەردوو لایەن سوود بەخشە بەڵام بەڕای من بە تایبەتی بۆ کەسانی کە قەرزەکە ئەدات ئەو زیاتر سوود وەرەگرێت دەتوانێت هەندێک خاڵی دیکەش هەیە لەگەڵ قەرزەکەی بتوانێت بیچەسپێنێ کۆمەڵێ شەرت و مەرجی بەسەرا فەرزەکە بەڵێ لە بڕۆی ئەو قەرزی دەداتێ دەمێت پرسیاری بەخشین بکەم بەخشین ئایا تا چەند پەیوەندی بە هەبوون و نەبوونی پارەوە هەیە یاخود هەبوونی توانا و ئیمکانیەتی کەسەکان چونکە بەڕاستی زۆر جار دەبینی کەسانێک هەن ئاستی داراییان مامناوەندە تەنانەت ڕەنگە لە هێڵی هەژاریش دابژی بەڵام کەسێکی زۆر بەخشەرە ئەوەی هەیەی بەشی دەکات لەگەڵ کەسوکاری و خوشک و برای کەسانێکیش دەبینین بازرگانێکی ئەجگار گەورەیان هەیە و توانای لەسەر زۆر جار ڕەنگە ئەوانیش بەشێک لە حەقیان هەبێت دەڵێت ڕاستە تۆ بزنسێکی وا گەورە بە من دەبینی بەڵام مەرج نییە ئەو کۆمپانیا گەورەیە هەمووی پارە بێ و لە گیرفان مابێت بۆ یەکاتە بەخشین تا چەند پەیوەندی هەیە بە هەبوون و نەبوونەوە من حەزەکەم یەک دووشت بە جەنابە ڕابگەێنم کاکە دیاری قسێک هەیە کاڵێت کیسەی بەتاڵ ڕێک ڕناوەستێت ئەو کەسی کە وەسعی مادی خراپە لە سەر هێڵی هەژاریە لە خوار هێڵی هەژاریەوەیە هەر لە دوورەوە تۆ هەستی پێ دەکەیت و پێزانی هەموو کەسانی کە شایستەی ئەوەن کە ڕێزیان لێ بگیرێ و پارەیان پێ بدرێت بۆی کە دەستیان بگری هەستنەوە کارێکی خێرخوازی و کارێکی گەورە و کارێکی ئینسانیە
ئەو کەسانی کە پارەی باش بەدەستەهێنن کەسە باشەکان ئەڵێم ئەوانەی کە بەڕاستی ئینسان دۆستن مرۆڤ دۆستن یەکێک لە ئامانجەکانیان یەکێک لە بەرنامەکانیان ئەوەیە کە کۆمپانیایەکی تایبەتیان هەبێ پرۆژێکی گەورەیان هەبێ پێی بوترێ پرۆژێکی خێرخوازی لەسەر ئاسی دنیا ئەو جۆرە کەسانە ئەو کەسانن کە سەرکەوتون هەم ئەم دنیایی خۆیان دەکەن بە بەهشتێکی جوان بۆ خۆیان ڕووسەکەن لە سروشتێکی جوان ئەتوان جەزیرەیە بکڕن باشترین لۆکیشن هەڵبژێرن بۆی کە ژیانێکی شایستە بۆ خۆیان دابین بکەن و ئەوەندە کاری ئینسانی مرۆڤ دۆسی ئەنجامەیەن ئەوەندە ئەبەخشن ئەوەندە دەستی هاوکاریان بەهێز و بەتوانایە خودایی گەورە لە خۆیان ڕازیەکەن بەو شێوازی کە ئەو دنیاش بۆ خۆیان دەستەبەر و دابیکەن و بەهشتی ئەو دنیاش بۆ خۆیان فراهەم بکەن. بەڕاستی من حەزەکەم شتێکت فێ بڵم ناپۆلیۆن بۆناپارت قسێکی زۆر بەهێزی هەیە ئەڵێت ئەو هۆکارانی کە دەبنە سەرکەوتنی مرۆڤ بۆ کە بگا بە ئامانجەکانی سێ هۆکاری گرنگەیە کە مرۆڤ بە ئامانجەکانی بگات بۆی کە بە خەونە گەورەکانی بگات سێ ئامانج هەیە سێ هۆکار هەیە بە ئامانجەکەی هۆکاری یەکەم پارە کە بۆی کە بگەی بە ئامانجەکانت هۆکاری دووهەم پارە هۆکاری سێمیش پارە دەتوانێت بە خەون و ئامانجەکانە بگەیەنێت بەڵام بەمەرجێ پلانێکی بەهێزی لەگەڵا بێ عەقڵێکی باشی لەگەڵا بێ ئەتوانیت بەهۆی پارەوە بە خەون و ئامانجەکانت بگەی و کاری زۆر گەورە شاکاری زۆر گەورە ئەنجام بی و داهێنانی گەورە بکەی ئیلۆن ماسک خاوەنی کۆمپانیای تێسلا مەسەڵەن وارن بافت لەسەر ئاسی دنیا چ کارێکیان کردووە باشە بیل گەیتس خاوەنی مایکرۆسۆفت بۆ نمونە سەدان شەریکاتی گەورە لەسەر ئاسی دنیا کارێکی گەورە کات کارێکی سێرڤس خزمەتگوزاری بۆ تەواوی مرۆڤایەتی سوود بەخشە سوودێکی گەورە بە تەواوی مرۆڤایەتی ئەگەیەنێ و داهاتێکی زۆریشی دەسەکەوێت قازانجێکی زۆر گەورە شەکات بۆیە ئەوان دەبەخشن و وەرەگرن سەبارەت بە ناوبانگ حەز دەکەم ناوبانگ و پارە بەڕووکەش ئەوەندەی ئێمە دەیبینین لە دوورەوە پەیوەندێکی هێزگار بەهێزیان هەیە زۆر کەسانێک دەبینین هەموو هەوڵێکی خۆیان دەدەن بۆ ئەوی بە ناوبانگ ببن بەو مەبەستەی ناوبانگەکە پارەیان بۆ پیاە دەکات لە هەمان کاتە کەسانێک دەبینین پارێکی زۆر سەرف دەکەن و خەرج دەکەن بۆ ئەوەی بە ناوبانگ ببن ئەو پەیوەندیە بەهێزە چییە لە نێوان ناوبانگ و پارە و تا چەندێکیشی تەندروستە ئەگەر کەسێک شۆهرەت ناوبانگ بۆ خۆی دەستەبەر و دابین بکات واتە پێی بگات ناوبانگێکی گەورەی هەبێ بەڵام بۆ کارێکی گرنگ بۆ پرۆژێکی گرنگ بۆ کارێکی ئینسانی بۆ کارێکە شانازی پێوە بکە کارێکی زۆر جوان کە کەسایەتی ببێ بە کەسایەتێکی کاریزمی ئەو کەسانی کە ناوبانگێکی گەورە بۆ خۆیان دروستەکان بەڕاستی ئەبن بە ڕەقەم ئەبن بە ژمارە دەرەکەون ئەبن بە ئەستێرە باشە ئەبن بە ئەستێرە لە ئاسمانە دەرکەوتوو دەبن ئەمانی کە بوون بە ژمارە پارە ئۆتۆماتیکی لە هەر چوار لاوە ویان دەڕوات کەسانێک هەیە پارێکی زۆر سەرفەکە بووی کە بەناوبانگ بێت باشە هەڵبەتە ئامانجی هەیە لەو بەناوبانگ بوونە دەزانێت گەر بەناوبانگ بوو کۆمەڵک کاری بۆ جێبەجێ ئەکرێ و هەندێک لە ئامانجەکانی خۆیەگات و چەند ستێپێکی باش دەبڕێت بەناوبانگ بوون بە شێوازە پۆزەتیڤەکەی زۆر جوانە زۆر باشە هەموو مرۆڤێک مافیەوەیە کە بەناوبانگ بێت لە کارێکی باش لە بەرنامێکی باش و شانازی پێ کات و ناویشی بچێتە مێژووەوە بەڵێ کاکەمال زۆر خۆشحاڵ بووم لەگە بەڕێستاندا بەڕاستی پرسیارەکان زۆرن و سەبارەت بە پارە گومانی سێدانی پارە خۆشە ینی وشە باسی کەی هەبێت و هەوڵی بۆ بدەیت کۆتایی پرسیاری من بۆ بەڕێستان ئەمە بزانم پەیامی ئێوە بۆ پارەدارەکان چییە لەگەڵ پەیامی ئێوە بۆ ئەوانەی بێپارەن چی بکەن و تا چەند هەر کامیکان دەتوانن لە خۆیان ڕازی ببن کاک دیاری من حەزەکەم ئاماژە بە شتێک بم پارە دوو لایەنی هەیە سلبی و ئیجابی ئەگەر بەباشی مامەڵی لەگەڵا بکەی دەبێتە هۆکاری خۆشبەختی بۆ تۆ دەبێتە هۆکاری سەرکەوتن کە بەو شێوازی شانازی پێوە بکەی نەزانی مامەڵی پێوە بکەی لە بەردی بی بیسووتێنی ئەبێ بە کارەسات و گرفت و کێشە
کەسانێکی زۆر هەیە یعنی پارە زۆر گرنگە زۆر گرنگە بێمە بە چاوێکی زۆر تایبەت تەماشایکەین گورچی لێ خۆی بۆ پارە ئەفرۆشێ جەستەی خۆی لەشی خۆی بۆ پارە ئەفرۆشێ کەرامەتی خۆی شەرەفی خۆی ناموسی خۆی بە پارە ئەفرۆشێ ژیانی خۆی تاقەی خۆی هێزی خۆی بە پارە ئەفرۆشێ پارە دەبێتە هۆکارێکە خێزانەکان پەرتەوازە بکات لێشیان دوور خاتەوە پارچە پارچەیان کات پارە هەزاران خۆشببختی و هەزاران کارەسات بەدوای خۆیان دروستەکات مەبەسم لەوەیە بۆڵان پرسیارەکەی جەنابەت ئێمە دەتوانین مامەڵێکی تەندروست لەگەڵ پارەیە بکەین بەو شێوازی کە بۆ خودی خۆمان سوود بەخش بێ و بۆ چواردەوڕەکەشمان بە هەمان شێوە سوود بەخش بێ و گرنگجیشی زۆر بەهێزی هەبێ و شانازی پێوە بکەین دەتوانین پارە بەدەست بێنین و مامەڵەکی باشی لەگەڵا بکەین و لە پرۆژەی سوود بەخشە بەکاری بێنین و سەرمایە گوزاری بکەین و بەرهێنان بکەین لە هەندێک کاری زۆر باشە بۆ ئەوەی کە ئێمە هەم سوود بە خۆمان بگەین هەم بە چواردەوڕەکەمان و گرنگجی بە خودی پارە بین و لە مەفهوم و ناوڕۆکی پارە تێبگەین زۆر ڕاستە دەستەکانتان خۆش بێت زۆر خۆشحاڵم لەگەڵ ئێوە و زانیاری زۆرم وەرگر بەڕاستی و گرنگە ئێمە لەوە تێبگەین کە پارە ئەو بەهادراوەیەکی کە هەیەی وە ڕەخسێنرا بووی ئێمە کارە ڕۆژانەمانی پێ ئاسان بکەین لە کۆتایی ئەگەر شتێک ما بێ بەبەستان بێ باسیکەن لەم پرۆگرامە من نەمپرسی بێ کاتی کۆتایی پرۆگرامەکە بۆ بەڕێستان ژدێت بە کورتی ئەوەی کە بەلامەوە گرنگە مرۆڤکە بە درێژایی تەمەنی زۆربەی کات هەوڵەیە بۆ بەدەستێنانی پارە تەمەنی خۆی بۆ سەرفەکات زەحمەتێکی زۆری بۆ کێشێت بەڵام پارە هۆکارێک ئەگەر بەدەستی بێنی دوورترین ڕێگات بۆ نزیکە خاتەوە ئاسانکاری گەورەت بۆ کات بەڵام کات دیاری بیرمانەچێت پارە هەموو شتێک نییە زۆر شتە بەس هەموو شتێک نییە وەکو دەوترێت تۆن ئەتوانین جوانترین کاتژمێر بکڕی بە 10,000 بە 100,000 دلار بەس ناتوانین یەک چرکە سات بکڕی چرکە ساتەکانی ژیانەکە تێپەڕێ ناتوانین بە پارە بیکڕی زۆر شت ناتوانانی بە پارە بکڕی قەدروی خۆت قیمەتی خۆت بەهای خۆت هەندێک شتێ ئەمەندە پیرۆزە ئەمەندە بەهادارە هەرگیز قیاس ناکرێت بە پارە بە هیچ مەبلەغێک بۆیە شتە پیرۆزەکان بە پیرۆزی بە گرنگی دەمێننەوە و زۆر شتیش هەیە بە پارە دەستە بەڕوو دابین دەبێت و توانی بیکڕیت و بەدەستی بێنی بەڵام هەموو شتێک نییە لە ژیانی مرۆڤایەتیە زۆر شتە گرنگە پێویستە بۆ بە پێداویستی ژیان یعنی تۆ پارەت نەبێ کارەبات نییە ئاوت نییە خواردنت نییە ژیانت نییە کۆی گشتی ژیانت ڕاوەستێ باشە بە کورتی ئەوەی کە باسمان کرد هیوادارم سوود بەخش بوو بێت پایبەکانمان گەیاند بێت دڵنیایی و دەستەکانتان خۆش بە سپاسانەکەم کاکەمالداسان ڕاوێژکاری بازرگانی هیوادارم توانی بێتمان باسی و پرۆگرامێکتان لەسەر پارە پێشکەشکەین کە خەیاڵ و هزری ئێوەشی برد بێت و گەڕاند بێتەوە بۆ هەندێک لە ئەو خاڵە گرنگانی کە لە ژیاندا هەیە ئەوەی کە دەمێنێت و منیش حەز دەکەم بڵێم ئەوەیە کە بژین پارە پێیاکەن بۆ ئەو ژیانتان خۆش بێت نەک هەموو ژیانتان سەرف بکەن تەنها لە پێناوی پارەتان هەبێ و کە دوجاریش خۆتان پێی خۆشبەخت نەبوو بن لەم پرۆگرامەش خۆشحاڵم لەگەڵتانم تا پرۆگرامێکی دیکە بەخوای گەورەتان دەسپێرم